دیارە سبینێکە ڕۆژی هەینیە و ڕۆژی هەینیش بە شێوەیەکی گشتی بۆ مسلمانان نژێکێکە لە ڕۆژە تایبەتەکان و نوێژی ئاسایی ڕۆژی هەینی تێدا ئەنجام دەدرێت بەڵام ڕەنگە هەینی سبینێ هەینێکی جیاواز بێت بۆ شەقامی عێراقی و بۆ سەدرریەکان بە تایبەت لە کاتێکا کە سەدرریەکان لە حکومەتی داهاتوو پێگەنانی حکومەتی داهاتوو کشانەوە تەواوی کوتلەکەی سەدر لە ئەنجومەی نوێنەرانی عێراق دەستبەرداربوونی خۆیان پێشکەشی سەرۆکی پەرلەمان کرد بەڵام لە ئێستاشدا سەدر یەکێکە لە ناوە بەرباسەکان کە بەردەوامی لە پرۆسە سیاسیەکان لە تەواوی کێشە و چارەسەریەکان لە تەواوی کۆی بابەتە شڵەژا و چەقبستویە سیاسیەکانیشدا ناوی سەدر دەهێنرێت سبینێکە ڕۆژی هەینیە بڕیارە سەدرریەکان و لایەنگرانی سەدر سبینێ بە نوێژی هەینی دەست پێ بکەن نوێژی هەینیەکی جەماوەری ساز دەکرێت ئەم نوێژە هەینیە بۆ تا بەرباس لە تەواوی عێراقدا سەدر نیازی چیە و ئامانجی چییە لە پاش کشانەوەی حیزبەکەی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاخود بە کشانەوەی لە حکومەتی داهاتووی عێراق نیاز و ئامانجەکانی سەدر بەرەوکوێ هەنگاو دەنێ ئەمە بابەتی ئەمڕۆ دەبێت لەگەڵ میوانەکەم بەڕێز شیروان میرزا کە بەڕێزیانە دامی خولی پێشووی ئەنجومەی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لە ڕانیەوە بەڕێکەی سکایپ میوانی من دەبێت کاک شیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت بۆچی نوێژی هەینی سبینی سەدرریەکان هێندە باس بە دوای خۆیدا دەهێنێت سەدر سبینێ بە تەمای چییە؟ سڵاتان لێبێ زۆر سپاس سڵاو لە بینەرانی کورساتی خۆشەویست دیارە ئەوەی بەیانی یەکەم نوێژی با بڵین سەدرریەکانە بەو شێوە فراوانە لە دوای ئەو ئاعتیزالە یان با بڵین لە دوای ئەو بێدەنجەی کە سەید موقتەدا لە دوای پیشانەوەی پەرلەمانتارەکانی لە پەرلەمان ئەنجامی دەدا و بەیانی کە 15 تەمووزە یادی یەکەم نوێژی شەهید محەممەد سادق سەدرە کە دەکاتە باوکی سەید موقتەدا لەلایەن حکومەتی عێراقیەوە تیرۆر کرا یادی ئەو نوێژەیە و ئەو نوێژە بەیانی پەیامێکی سیاسی گەورەی لە پشتە بۆ هەموو هێزەکانی تری شیعە و هێزە عێراقیەکان و تەنانەت هێزە ئیقلیمیەکانیش کە ئەویش ئەوەیە کە بەڕێز موقتەدا سەدر لە ڕاستە لە پەرلەمان کشاوەتەوە لە بەرەوەی بێهیوا بوو لەوەی کە بتوانێت لە ڕێگای پەرلەمانەوە بەو شێوەیە کە دەیەوێت حکومەتێک دروست بکات کە حکومەتی زۆرینە بێت بەڵام لە پرۆسی سیاسی نەکشاوەتەوە و تا ئێستا جێپەنجە یان با بڵین کاریگەری گەورەی لەسەر پرۆسی سیاسی هەیە و چەند ڕووداوێکی تر لەم چەند ڕۆژانەدا لە ناوچەکە ڕوو دەدەن بە تایبەتی سەردانەکەی بایدن بۆ سعودی و دواتر دێتە عێراقیش و کۆبوونەوەیەکی فراوان لە سعودی دەکرێت لەسەر مەسلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باش دواتر دێمە سەر پرسی بایدن و ناوی عێراق لەکوێی ئەم سەردانی جۆ بایدن کە ئەنجامی دەدات بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەردانەکەی 4 ڕۆژ دەخایەنێت دەمێت لەسەر پرسی نوێژەکەی سبینێ کۆبوونەوە جەماوەریەکەی سەدر سبینێ بوەستم پێتان وایە بە کشانەوەی سەدر لە حکومەتی داهاتووی عێراقا سەدر بە بێدەنگی و مانای کشانەوەی سەدر بێ لە کۆی پرۆسە سیاسیەکانی عێراقدا و سبینی هەنگاوی نوێ دەنێت بۆ ئەو پرسەی کە دەیانوت ئۆپۆزیسیۆنێکی میلی دروست دەکات سەدر سبینێ پیشاندانی ئەو هێزەیە کە بەڕێز موقتەدا سەدر وەکو هەنگاوی با بڵین وەکو کارتی دووەم لە بەردەستێتی یعنی دوای ئەوەی کە لە پەرلەمان نەیتوانی بە زۆرینەی حکوومەتێکی زۆرینە دروست بکات کە بانگەشەی بۆ دەکرد هەنگاوی دووەمی بەکارهێنانی شەقامە ئایا بەیانی بە نوێژێکی ئاسایی تێدەپەڕێ یان تێناپەڕێ ئەمە هەردووچی ئەگەری کراوەیە لە ڕاستیدا لە دوێنێوە خەڵک لە ناوچەکانی با بڵین لە پارێزگاکانی باشووری عێراقەوە هاتوون بۆ مەدینە سەدر و خەریکی ئامادەکارین بۆ بەیانی و ماوە بەڕێز موقتەدا سەدر لە ڕێگەی محەممەد ساڵح عراقی یان لە ڕێگەی تویتەکەی خۆیەوە پەیام بۆ لایەنگرانی دەنێرێت کە چی بکەن یان چی لەگەڵ خۆیان بێنن چۆن مامەڵە بکەن لە نوێژەکەی بەیانی و ئاخر تویتی بەڕێز موقتەدا سەدر پەیامی ئەوەی داوا کە دەڵێ احتیمالی هەیە خۆم بێم نوێژی با بڵین پێش نوێژیتان بۆ بکەم ئەگەر خۆم نەبوو یەکێک دەنێرم ئەمە بۆ خۆی پەیامێکی با بڵین ڕوون و کاریگەرە کە سەید موقتەدا زۆر پشتی بەم نوێژەی بەیانی بەستووە و یەکێک لە خاڵەکانی تری ئەوەیە کە دەڵێ نوێژی جومعە گەورەترین احتیجاج و ناڕزایەتیە بەرامبەر ستەم و بەرامبەر فەساد و گەندەڵی لێرەدا بۆمان دەردەکەوێت کە بەڕێز موقتەدا سەدر بە نوێژەکەی بەیانی بەم کۆکردنەوەی ئەم هەموو خەڵکە لە مەدینە سەدر لە ناوچەکان لە هەموو پارێزگاکانی عێراقەوە دەیەوێت پەیامی ئەوە بدا کە من تا ئێستا
کارتی گەورەم بەدەستەوەیە و بیریشمان نەچێت بڵاوبوونەوەی ئەو دەنگانەی بەڕێز نووری مالکی لەو کاتەدا تحدیدەن بۆ ئەوەی یعنی یەک لە احتیمالەکان ئەوەیە کە هاندانی یان با بڵێن دلەدانی لایەنگرانی سەید موختار سەدر دژی مالکی و سووتاندنی کارتی مالکیە لە ناو چوارچێوەی هەماهەنگی بۆ بوونەوە بە سەرۆکۆسیران هەرچەندە بەڕێز مالکی لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە ئەمە دەستکاری کراوە و دەنگی ئەو نییە بەڵام تا ئێستا دوو دەنگی لێ بڵاوبێتەوە و قەرار لە ڕژانی داهاتوو هیتر بڵاوبێتەوە و لە دوێنێشەوە هەندێک هێزی عێراقی لە دەوروبەری ماڵی مالکی جێگیر کراون لە ترسیەوەی کە نەبێتە ئامانجی لایەنگرانی بەڕێز موختار سەدر. باشە سەدر هەنگاوێکی لەم جۆرە دەنێت لە پێناو کۆمەڵێک بەرژەوەندی لە پێناو ئەم چەقبەستویە سیاسی کە هەیە سەرکردە دیارەکانی عێراق لە ڕێگەی شەقامۆ بکاتە ئامانج؟ یعنی بەیانی لەبەرەوەی حەشدێکی زۆر یان با بڵێن جەماوەرێکی یەکجار زۆر بەشدار دەبێت و لە هەموو پارێزگاکانەوە خەڵک هاتووە احتیمالی ئەوە هەیە کە لە کۆنتترۆل دەربچێت تەنانەت لە کۆنتترۆلی سەدرش دەربچێت یعنی ئەمە هەرچەند لە ئەنگرانی سەدر زۆر کەم لە قسەی سەید موختار دەردەچن یعنی ئەمە واریدە و هەموومان لەسەری متفقین کە لە ئەنگرانی سەدر لە قسەی سەید موختار سەدر دەرناچن بەڵام جەماوەرێکی یەکجار ئەوەندە گەورە بە تایبەتی کە لایەنگرانی سەید موختار سەدر زۆر پڕن لە مالکی لەبەر ئەوەی مالکی وەکو با بڵێن یەکێک لە سەرکردە دیارەکانی چوارچێ مەهەنگی بوو بەهۆی پەکخستنی پرۆژەکەی سەید موختار سەدر و بیریشمان نەچێت لە ناو چوارچێوەی هەماهەنگیش ئەوەی کە تا ئێستا زۆر پێداگری لەسەر ئەوە دەکات کە بەپەلا حکوومەتێک پێک بێنرێت بەبێ سەید موختار سەدر مالکیە چونکە بەڕێز هادی عامری ڕایگەیاندووە کە بەشداری حکوومەت ناکە ڕاستە وەکو چوارچێوەی هەماهەنگی وەکو قیادەی چوارچێوەی هەماهەنگی دەمێنێتەوە بەڵام هۆکاری شانەوەی هادی عامری چی بوو لەم پۆستە؟ یعنی سێ لە دیارترین سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی ڕەیان وایە کە دروستکردنی حکوومەت بەبێ سەید موختار سەدر و بەم پەلەپەلا ئەنجامێکی باشی نابێ و زوو دەکەوێتە بەر ڕەخنە و با بڵێن ناڕزایەتی لە ئەنگرانی بەڕێز موختار سەدر و لەوانەیە بە زووترین کات بڕوخێت لەوانیش بەڕێز هادی عامریە و حەیدەر عەبادیە و سەید عەمار الحەکیمە ئەم سێ سەرکردەیە ڕەیان وایە کە ناکرێوا بە خێرایی دژی سەید موختار سەدر و بەبێ موختار سەدر حکوومەت پێک بێنرێ ئەوەی کە زۆر تەنانەت لە هەندێک با بڵێن ئەوەی کە ئاگادارن خەزعەلیش ڕەئی هەروایە بەڵام ئەوەی کە زۆر توندە دەیەوێت بە خێرایی و بە فرسەتی دەزانێت بەبێ سەید موختار سەدر حکوومەتێکی بەهێز پێک بێنێ و دوجار بکەوێتە سیراع ململانێ لە ڕێگەی حکوومەتەوە دژی لایەنگرانی سەدر و سەید موختار سەدر مالکیە بۆیە لایەنگرانی سەید موختار سەدر ئەوە دەزانن کە مالکی کاتی خۆشی لەکە لە حکوومەت بوو لە لایەنگرانی سەدر و شەڕی لەگەڵکردن و تەنانەت خەڵکێکی زۆریشی لێکوشتن و ئەو ناکۆچی نێوان سەید موختار سەدر و مالکی درێژەی کێشاوە تا ئەمڕۆ لەوانەیە بەیانیش ڕووداوی چاوەڕوان نەکرا و ڕووبدا هەرچەند محللین یان با بڵێن ئەوانەی کە دەکەن تەسەوەر دەکەن تەنها پیشاندانی هێزە هیچ ڕوونادا سەید موقتدا تەنها بەیانی دەوێت پەیامێک بدا نەک شتی کردداری ئەنجام بدات. کاک شیروان لێک لە تویتەکەیدا موقتدا سەدر باسی لەوەش کردووە کە بەلایەنگرانی دەڵێت گوێ بە دزە پێکراوەکان مەدەن ئێمە هیچ قورساییەکیان بۆ دانانین مەبەستی لەم بابەتە چییە بە دیاریکراوی دزە پێکراوەکان کێن و قیمەت بۆ کێ دانانێت؟ بەڵێ تحدیدەن مەبەستی بەڕێز نووری مالیکی چییە؟ چونکە دوو وەکو باسم کردو دەنجی بڵێن نووری مالیکی بڵاو بۆتەوە کە زۆر بە خراپی قسە لەسەر موختار سەدر و لە ئەنگرانی موختار سەدر دەکات و باس لە ئامادەکاری دەکات بۆ لێدانیان و قسەی زۆر نەشیاویان پێ دەڵێ وەکو باسم کرد بەڕێز نووری مالیکی ڕایگەیاند کەەوە دەستکاری کراوە دەنجی ئەو نییە بەڵام ئەگەر دەنجی ئەو بێت یان دەنجی ئەو نەبێت تەوقیتەکەی کاتەکەی ئامانجدارە یعنی بەبێ ئامانج نییە کە لەم کاتەدا بڵاو دەکرێتەوە باش چی ئەو بێتی ئەو نەبێت و بەڕێز موقتدا سەدر باس ینی ئەوەی کە لە خاڵی دووەمی تویتەکەیدا لە ئەوەی تویتەکەی ئەمڕۆی چواردەی مانگی باس لەوە دەکات کە گوێیان پێمەدن وە هیچ نین ئەوەیە کە باسم کرد کە بەشێک لە چاودێران پێیان وایە بەڕێز موقتدا دەوێت نوێژەکەی بەیانی بە سەلامەتی تێپەڕێ و هیچ ڕوونەدا و تەنها پیشاندانی ئەو هێزە جەماوەریە توانە جەماوەریە بە هێزە بێ کە سەید موقتدا لە هەموو کاتێکدا
لە بەردەستێتی و دەتوانێت لە هەر ڕۆژێک هەر کاتێک بێوێ ئەوانە بێنێتەوە شەقام و دژی حکوومەت بیانجڵێن. باش ئەم نوێژە و ئەم کۆبوونەوەی لایەنگرانی سەدر کەسبینی ئەنجام بدەدرێت دەزانین کە هاوکاتە لەگەڵ شەهید بوونی محەممەد باقر سەدر و کۆمەڵێک بابەتی دیکەی شەیە کە وردەوردە هاتوونێتە ئاراوە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست هاتنی جۆ بایدنە بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست کە دوێنێ گەیشتۆتە ئیسرائیل هەروەها کۆبوونەوەی هەفتەی داهاتووی نێوان رووسیا و تورکیا و ئێران دێت لەسەر ئاستی لووتکێ و لاستی سەرۆکایەتی پێتان وایە ئەم کێشە سیاسیانە و ئەم کۆبوونەوە جەماوەریەی سەدر چی دروست ئەکا لە ناو عێراقدا چی دیکە دەهێنێتە ئاراوە ئاراستەی بارودۆخە سیاسیەکانی عێراق بەرەو کوێ هەنگاو ئەنێ هەموو ئەو با بڵین بەشداریکردنی عێراق لە کۆبوونەوەکەی سعودیە بە سەرۆکایەتی بەڕێز کازمی هەمووانە لە بەرژەوەندی کازمین و بیرمان نەچێکە سید مقداد تا ئێستا دەستی لە کازمی بەرنەداوە وە لە ناو حکوومەتدا هەندێک پۆستی حساس هەن کە بەدەست سەدرەکانەوە لەوانە ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی وەزیران کە بەڕێز حەمید غزی ئەمینداری گشتیە یعنی ڕاستە سید مقداد سەدر لە پەرلەمان کشاوەتەوە لەبەرەوەی گەیشتە ئەو قەناعەتی کە بێهیوا بوو لەوەی لە پەرلەمانەوە بتوانێت ئەو حکوومەتە دروستکە کە دێ بەڵام تا ئێستا لە جنگە هەستیارەکانی ئەم حکوومەتە نەکشاوەتەوە تا ئێستا دەستی لە کازمی بەرنەداوە بۆیە هەموو ئەوانە ئەگەری ئەوە بهەن کە لە قازانجی با بڵین ئەو سیاسەتەی کە سەدر دەیەوێت یان با بڵین لانی کەم کە پێی باشەوە کازمی بمێنێتەوە لەوەی کە بەڕێز مالیکی ببێتە سەرۆک وەزیران هەموو ئەوانە لە قازانجی کازمیە کە لە قازانجی کازمیە کەواتە بە دیوێک لە دیوەکاندا سەدریش پێی ناخۆش نییە ینی ئەم حاڵەتانە ڕوو دەدەن ئەگەر بڵێن وێنە گشتەکە تەماشاکەین لە ڕۆژهڵاتی ناوەڕاست گۆڕانکاری گەورە بەڕێوەیە بە تایبەتی پەیوەندی بە وزەوە هەیە پەیوەندی بە نرخی نەوت و وزەوە هەیە ئەوەی کە با بڵێن لە سعودیە ڕوودەدا و ئەوەی کە ئەمریکا هەوڵی بۆ دەدا و عێراق بەشێکی گرنگە لە ڕێکخراوی ئۆپیک و بەشێکی گرنگە لە مەسلەی با بڵێن دانانی یان یاریکردن بە سعری نەوتەوە بۆیە عێراق دەبێتە یاریکەرێکی گرنگ لەم گۆڕانکارانی کە ڕوودا ئەگەر بێت و لە ناوخۆدا کێشەی گەورەی دروست نەبێ و لە قازانجی بەڕێز کازمیە بە تایبەت کە کازمی ئێستا با بڵێن توانیوێتی لە ڕێگای حکوومەتەکەیەوە توانیوێتی کە لێک نزیکبوونێک لە نێوان ئێران و سعودیەش دروست بکات و قسە لەسەرەوە دەکرێت کە ئێرانیش لە ماوەی داهاتوودا جارەکە بگەڕێنەوە سەر باست لە ئێران و سعودیە کرد کە لە ئێستادا عێراق و بە دیاریکراوی نووری مالیکی لە ماوەکانی ڕابردووە سەردانی بۆ هەریەک لە سعودیە و لە ئێرانیش ئەنجامدا عێراق و سەرکردەکانی عێراق و بەدیاریکراوی مستەفا کازمی دەوترێت کە هەنگاو دەنێت دەست پێشخەری دەکات بۆ لێکنزیکردنەوەی ئەم دوو وڵاتە ئەم سەردانی جۆ بایدن چۆن لێکدانەوەی بۆ دەکرێت ینی مەترسیەکی هەیە ئەمریکا مەترسی هەیە لە نزیکبوونەوەی سعودیە و ئێران و مانەوەی ئەو هەژمونە سیاسیە ئابوووریە کۆمەڵایەتیە تا دوایی کە ئێران هەیەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تەسەور ناکەم ئێران یعنی ئەمریکا مەترسی ئەوەی هەبێ بە پێچەوانەوە لەوانەیە ئەمریکا بەشێک بێ لەو هەوڵە کە عێراق نێوەنگیری دەکات لە نێوان سعودیە و لە نێوان ئێران بەو پێی کە لەوانەیە بەشێک بێت لە جێڕانەوەی جارێکی دیکەی ئێران بۆ سەر مێزی گفتوگۆ لە مەسلەی مەلەفی نەوەوی یعنی دوور نییە ئەمە ئەگەر نزیک بوونەوە لە نێوان سعودیە و ئێران ڕووبدا ئێران جارێکی دیکە بگەڕێتەوە سەر مەسلەی مەلەفی نەوەوی و ئەمە بە با بڵین ئەمریکاش ئەوەی دەوێت ئەمریکای ئێستا ئەمریکای جۆ بایدن جیاوازە لە ئەمریکای ترامپ و ئەمریکایش ئێستا ئەوەی دەوێت کە ئێران جارێکی دیکە بگەڕێتەوە ناو دانوستانەکان و ئێرانیش ئەمانە هەموو وەکو کارتی فشار بەکاردێنێ بۆ ئەو مەرجانەی کە لە دانوستانەکاندا دەیەوێ بیسەپێنێ بە تایبەتی لابردنی گەمار و ئابوووریەکان یان لانی کەم بەشێک لە گەمار و ئابوووریەکانی سەر وڵاتەکەی بۆیە کازمی دەورێکی باشی جێراوە لەم نێوەندەدا و ئەمریکاش پێم وایە ئۆکەی دابێ و گڵۆپی سەوزی بۆ کازمی هەڵکردبێ لەم نێوەندا و ئەمریکا نا بە پێچوانەوە ئەمریکا دەیەوێت جارێکی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەندێک با بڵێن جوڵەی سیاسی بکە کە ماوەیەک بوو دابڕابوو لە ڕاستی زیاتر رووسیا تحکمی بە یاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دەکرد بە تایبەتی لە مەسلەی سووریا ئێستانە ئەمریکا دەیەوێت بێتەوە ساحەکە و دەیەوێت
وەکو یاریکەرێکی گەورەی کاریگەر بێتەوە ناوچەکە لە ڕێگای سعودیە و لە ڕێگای عێراق و دەوڵەتانی خەلیجەوە بە پەیامی مەبابڵین دەستپێکردنی گەشتەکەشی لە ئیسرائیلەوە پەیامی ئەوەیە کە جارێکی دیکە پشتی خۆی بۆ ئیسرائیل دووپات کردوێتەوە و دەیەوێت ئەو پرۆسە ئاشتیەی کە لە نێوان عەرەب و ئیسرائیل دەوڵەتانی عەرەبی و ئیسرائیل دەستی پێکردووە فەڵەستین لەکوێی بابەتەکەیە لەکوێی سەردان و ئەجنداکەی بایدندایە تەسەور دەکەم فەڵەستین یعنی بوو بێتە مەلەفێکی لاوەچی لەو یاریانەی کە دەکرێت هەم عەرەب خۆی وەکو باڵین وەکو ڕابردوو لەسەر فەڵەستین بە جواب نین کێشەی خۆیان هەیە و دەیانەوێت مەساڵحی خۆیان ینی دەوڵەتە عەرەبیەکان بەگشتی دەیانەوێت مەسلحەت و بەرژەوەندی خۆیان پێش بپارێزن پێشەوەی شەڕ لەسەر فەڵەستین بکەن و فەڵەستینەکان لەناو خۆیاندا ناکۆکن بە تایبەتی بیرمان نەچێت سعودیە میسر ئەو دەوڵەتانی کە زۆر کاریگەرن و دەوڵەتانی تر وردە وردە لەگەڵ ئیسرائیل خەریکی تەطبیعن یعنی دوجار تەسەور ناکەم مەلەفی فەڵەستین مەلەفێکی زۆر گەورە یان با بڵێن زۆر بەهێز بێ لەو گفتوگۆ دیاریانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوودەن لە نێوان ئەمریکا لەلایەک و ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و دەوڵەتانی عەرەبی لەلایەک باشە ئەم وڵاتانە دەبەستمەوە بە پرسی عێراق و بە سەدرەوە لە ئەم وڵاتانە هیچ بەرژەوەندی یاخود ئەگەر بە باسێکی تر بە دیوێکی دیکە باسی بکەم هیچ پشتگیریەکی ڕاستەوخۆ ناوەڕاستەوخۆ بۆ سەدر دەردەبڕن لە جمو جۆڵە سیاسیەکانیانە بەڵێ سید مقتدا سەدر لە جوڵە سیاسیەکەیدا لەم چەند ساڵی ڕابردات ئەوەی با بڵێن سەلماندووە یان با بڵێن ئەوەی بە خەلیجەکانیش بۆ خەلیجەکانیش ڕوون بۆتەوە کە سەدر هاوشێوەی لایەنە شیعەکانی تر ناچێتە بەرەی ئێران بە تەواوی ڕاستە هەوڵی داوە پەیوەندیەکانی بپارێزێ بەڵام بە تەواوی زیاتر بەرەو ئاراستەی عەرەبیە تاوەکو بەرەو ئاراستەی ئێران یعنی بۆیە مەشروع سیاسیەکەی سەدر لەلایەن خەلیجەکانیشەوە و سعودیەشەوە و لەلایەن دەوڵەتانی عەرەبیەوە پشتیوانی لێ دەکرێت بۆیە تەسەور دەکەم نوێژەکەی بەیانیش پەیامێکی ڕوون بێت بۆ بۆبوونەوەکەی سعودیە و بۆ هەموو دەوڵەتانی عەرەبی کە سەدر ئەگەر پشتیوانی زیاتر بکرێت کارتی فشاری زۆر بەدەستەوەی جەماوەری بەدەستەوەی بە دەتوانێت شتکە و سەدر لە با بڵێن لە محیطە عەرەبیەکە نزیکترە تاوەکو لە بەرەی ئێران باشە ئەم بابەتی کە باسی لێەوە دەکرێت ڕەنگە جوڵاندنی شەقام بێت سبینێ ڕەنگە لەگەڵ ئەوەی کە هێزی خۆی لایەنگرانی خۆی نیشان دەدات سبینێ گەر ئامانجێکی دیکەی لە پشتەوە بوو ئەم کۆبوونەوە جەماوەریانە لە کۆنتترۆل دەرچوو سەدر ئەمە لە بەرژەوەندیەتی بە تەسەوری من ئەگەر سەدر خۆی نەیەوێ لە کۆنتترۆل دەرناچێت کە لایەنگرانی سید مقتدا سەدر زۆر ملتەزی من بە تەوجیهی سید مقتداوە یعنی جیاوازن لە با بڵێن هەندێک هێز و لایەنی سیاسی تر کە لەوانەیە بە زەحمەت بتوان کۆنتترۆل ئێستا ئاماژەکان بەرەوە ئاراستێن کە سەدر بێوێت یان یازی شتێکی لەو بابەتەی هەبێ بە ئاراستێکی دیکەیە ئەم کۆبوونەوە جەماوەریە بێت نەخێر تا ئێستا لە تویتەکانیشی و لەو ڕاستپاردانەی کە داوێتی کە کەس نابێت سیلاحی پێ بێ کەس نابێت لە هێزە ئەمنیەکان با بڵێن بەس هێزە ئەمنیەکان دەبێت چاودێری با بڵێن دۆخی ئەمنی دەکەن یان ئەوەی کە پێیانە تەنها ئاڵای عێراق و وێنەی شەهیدانی ئال سەدر بێ کە ئەویش با بڵێن خۆویستانەیە بە زۆر نییە یعنی هەموو پەیامەکانی بەرەو ئەوەیە کە دەیەوێت نوێژێکی ئاسایی بەڵام بە جەماوەرێکی یەکجار زۆرەوە بکە یعنی زیاتر لە پەیام دەچێت نەک بێوێت کردداری تێدا ڕووبدا ئان شتێک تێدا ئەنجام بدات بەڵام وەکو باسم کرد یعنی عێراقیش خۆجاری وا هەیە یعنی لەناو دوو قەوزدا لەوانەیە کەسێکی دیکە یان لایەنێکی دیکە یان جیهەتێکی دیکە بێوێ ئەمە لە کۆنتترۆل دەربچێت یعنی خوا نەخواستە بەیانی هەر شتێک ڕووبدا تەقینەوەیەک خوا نەخواستە یان هەر شتێک ڕووبدا بەدڵنیاییەوە لە کۆنتترۆل دەردەچێت و با بڵین پارێزگاریکردن لەو هەموو جەماوەرە و کۆبوونەوە هەموو جەماوەرە و لە مەدینە سەدر ئاسان نییە دەنا ئەوەی کە لێی تێگەیشتوین ئەوەیە کە سید مقتدا سەدر بە هیچ شێوەیەک ناوێ بەیانی هیچ ڕووبدا تەنها پەیامێکی زۆر بەهێزە بە هەموو لایەنە سیاسیەکانیدا و بە دەوڵەتانی عەرەبیشی دەدا وەکو باسم کرد چونکە سەدر دەیەوێت لە محیطە عەرەبیەکە نزیک بێتەوە و بەرنامە سیاسیەکەی لەلایەن ئیماراتیەکان و سعودیەکان و
خەلیجەوە ئەوان پشتیوانی زیاتر دەکەن بە پێیان باشە و دوور دەکەوێتەوە لە با بڵێین ئێرانیەکان و زۆر بە ئاشکراش دەیەوێ کاریگەری ئێرانیەکان لەسەر عێراق کەم کاتەوە. باشە لە تا ئێستا کورسی سەرۆکوەزیرانی عێراق کاندیدێک تەنها کاندیدێک ئاماژی بۆ ناکرێت لێستادا 3 کاندید هەن بۆ وەرگرتنی ئەو پۆستە دوێنێ کۆبوونەوەی سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی بوو بە دەستنیشانکردنی یەکێک لەو 3 کاندیدا بۆ وەرگرتنی کورسیەکە بەڵام کۆبوونەوەکە دواخرا چوارچێوەی هەماهەنگی بۆچی لەسەر کاندیدێک ڕێک ناکەون سەرباری ئەم هەموو کێشە سیاسی سەرباری هەموو لێکدانەوە و جموجوڵەکانی مختەدا سەدریش کە ناوبەناو جوڵی لەم جۆرە دەکا چوارچێوەی هەماهەنگی لە ناو خۆیاندا وەکو باسم کرد ناکۆکن لەسەرەوەی ئایا بە پەلە حکوومەت پێک بهێنن یان چاوەڕێ بکەن بەشێکیان پێیان وایە کە بە تایبەتی نووری مالکی دەیەوێت بە خێرایی حکوومەت پێک بێنێ بە حکوومەتێکی بەهێز بێ بتوانێت بەرامبەر سەدرەکان بۆستێتەوە تەنانەت لە شەقامیش کامە بەشێکی زۆر لە چاودێران پێیان وایە ئەمە بە مالکی دەکرێت بەو پێی کە ئەزمموی ڕابردووی لەگەڵ سەدرەکان هەیە و وەکو کەسێکی بەهێز یان سەرۆکوەزیرانێکی بەهێز توانیوێتی ڕۆبەڕووی سەدرەکان بێتەوە توانیوێتی کە بەڕاستیدا زۆر لە قاڵبیان بدات هەرچەند زروفەکە گۆڕاوە ئێستا مالیکی دەتوانێت هەمان ئەوەی کە لە 2007 و 8 ئەو کاتەکردی ئایا دەتوانێت ئێستا بیکات ئەمە بۆچووی جیاوازی ناو ئیتاڵی تەنسیقی وای کردو کە لەسەر کەسێک کۆک نەبن بەشێکیان بەشداری لە حکوومەت ناکەن ڕاستە لە ناو چوارچێوەی هەماهەنگی دەدەمێنەوە تاکیدیان لەوە کردوتەوە نە لە چوارچێوەی هەماهەنگی ناس نەدەرێ بەڵام بەشداری لە حکوومەت ناکەن بەشێکیان پێیان وایە کە سەرۆکوەزیران نابێت لە قیاداتی یەکەمی چوارچێوەی هەماهەنگی بێ یعنی ئەمە ئاماژەیە بۆی کە مالکی نابێت بێتە سەرۆکوەزیران دەبێت لە قیاداتی دووەم بێت لە قیاداتی دووەم بێت لەوانەیە بەڕێز محەممەد شیع سوودانی یەکێک بێت لەو ناوانەی کە زۆر باس دەکرێت وەکو کەسێکی با بڵێن مەقبول یعنی لە پەرلەمان بووە ئێمە بڵێن مامەڵەمان لەگەڵ کردووە و کەسێکی تێگەیشتووە و مەقبولە یعنی تاڕادەیەکی زۆر لە زۆرێک لە قیاداتی دیکەی ئیتاری تەنسیقی مەقبولترە بەو پێیکە منفتیحە بەڕووی هەموو لایەنەکاندا ئەمانە وای کردووە تا ئێستا زۆر ناکۆک بن و ناکۆچەکانیان زیاد بکات لەسەرەوەی کە چێ ببێ بە سەرۆکوەزیران و ڕەیەکی دیکەش هەیە ئەوش ئەوەیە کە کەسێک بکەنە سەرۆکوەزیران لانی کەم مقتدا سەدر دژی نەبێ یعنی لەوانەیە ئەمە چانسی کازمی بەرز بکاتەوە هەرچەند بەشی زۆری سەرکردەکانی چارچێمانگی لەگەڵ ئەوە نین کازمی جارێکی سەردانەکانی پێشتری مستەفا کازمی بۆ ئێران و سعودیا ئەمە یەکێک نەبووە لە ئەنجندای سەرکردانەکەی کە پاڵ پشتی بکەن بۆ بوونەوەی بە سەرۆکوەزیرانی عێراق بەدڵنیاییەوە بەڕێز کازمی هەوڵی ئەوە دەدا کە پشتیوانی ئێرانیەکان بە تایبەتی بەدەست بێنێت چونکە ئەوەی لە ظاهردا بڵین بەرمونە دەیبینین و هەستی پێ دەکەین پشتیوانی ئەوەکانی تری هەیە ینی پشتیوانی دەوڵەتانی خەلیج و سعودیە و تەنانەت تورکیاشی لەوانەیە هەب ئەمریکاش پشتیوانی دەکات بەڵام ئەوەی کە با بڵین تا ئێستا پشتیوانی ناکە ئێرانە و بەدڵنیاییەوە هەوڵی داوە ینی ئەوە یعنی یەکەکە لە ئەجندای سەردانەکانی ئەگەر ڕاشی نەگەیان بێت بۆ سعودیە بۆ ئێران بە تایبەتی کە بێ بۆ با بڵین جاری دووەم پشتیوانی بکەن بۆی ببێتەوە بە سەرۆکوەزیران بەڵام ئەوەی من دەزانم کە لە ناو چوارچێوەی هەماهەنگی بەڕێز مستەفا کازمی کۆتایی پێهاتوە مەگەر معادلی سیاسی بگۆڕێ گەرنا کۆتایی پێهاتوە باشە لە قسەکانی پشترێ باسی لەوە کرد کە پێگانانی حکوومەتێکی نوێ و پێشێک لە چاودێران و خودی بەشێک لە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی شعکانیش پێیان وایە کە حکوومەت بەبێ کوتلەی سەدرەکان پێگنێرێت لە کاتێکا کە سەدر دەستی کێشاوتەوە لەو بابەتەوە لە پێگەێنانی حکوومەتدا ئەگەر حکوومەت پێکات بەپێ سەدرەکان کە لێستادا هەوڵی پێگەێنانین ئەم حکوومەتە حکوومەتێکی چۆنە بێ بۆچی پێگەی سەدر هێندە بەهێزە تەواوی حیزبە سیاسیەکان لە عێراقدا ناتوان ڕوبەڕووی بوەستنەوە ناتوانن حکوومەت بەبێ ئەو پێک بهێنن بەڕێز مقتدا سەدر لە ڕووی جەماوەریەوە جەماوەرێکی زۆر ملتەزیمی هەیە و بەردەوام توانیوێتی ینی کە لە حکوومەتیش بووە لە پەرلەمانیش بووە توانیوێتی بەردەوام چاوی لەسەرەوە بووە کە شەقام وەکو خۆی بێڵێتەوە لە لایەنگری خۆی بۆی هەر ڕۆژێک کە ویستی ئەم شەقامە بجوڵێنێ یعنی بیرمان نەچێت خاوەنی 73 کورسی پەرلەمان بووە یعنی یەکێک بۆ لەوانەیە کە هێزە سەرکەوتوەکانی پرۆسی بابلین هەڵبژاردننی ڕابردوو بووە
ئێستا کەواتە دوو ئەگەر هەیە ئایا چارچەوەی هەماهەنگی بەبێ سەدر حکوومەت پێک دەهێنن کە بەبێ سەدر حکوومەت پێگەین یەک لە ئەگەرە هەرە بەهێزەکانەوەی کە سەید موقتەدا لە چەند هەفتەی داهاتوودا لە مانگی داهاتوودا بەم شێوەی ئێستا بەهۆی خراپی دۆخی گوزەرانی خەڵک بەهۆی نەبوونی خزمەت گوزاری کەمی کارەبا کەمی ئاو دۆخی ئەمنی نەبوونی خزمەت گوزاری جارێکی دیکەم خەڵکە دەهێنێتەوە سەرشقام و حکوومەتەکە پێدەڕخێنێ ئەمە یەکێک لە ئەگەرەکانە ئەگەر بێت و بەبێ سەدر حکوومەت پێک بێنن ئەگەر چارچەوەی هەماهەنگی نیانێ بەبێ سەدر حکوومەت پێک بێنن ئەگەری بەهێزیش ئەوەیە جارێکی دیکە ئەم حکوومەتی بەڕێز کازمی بۆ ماوەی 6 مانگیان چەند مانگێک درێژە بکێشیە درێژ بکەنەوە لەو کاتەدا هەوڵی با بڵێن جارێکی دیکە هەڵبژاردننی پێشوەخت بدەن بەو پێی کە ئەم دۆخەی ئێستا دروست بووە بە تەواوی چەق بەستبووە هیچ چارەسەرێکی بۆ نادۆزرێتەوە هیچ لایەنێک پێکەنانی ئەم حکوومەتە دواتر ئەگەری دواتریشە لەگەڵ وەڵامی ئەم پرسیارەیە کاکشیروان دەکرێت وەڵام بیتەوە ئەم حکوومەتە ئەگەر پێکات لە مەترسی ڕوبەڕووبوونەوە و بربەزدانانی سەدریەکان بە دوورە بێ بە دڵنیاییەوە بە دوور نابێ یعنی وەکو باسم کرد ئەگەر ئەم حکوومەتە پێک بێت بەبێ سەید موقتەدا سەدر وەکو باسمان کرد سەید موقتەدا لە پەرلەمان کشاوەتەوە بەڵام لە پرۆسی سیاسی نەکشاوەتەوە چونکە ئەگەر لە چەند ڕۆژی ڕابردوو سیرکەین تویتەکانی باس لە مەسەلەی فەساد دەکات باس لەو دەکا عێراق دیلی فەساد و گەندەڵیە یعنی ئەمە هەمووی پەیامن بۆ ئەوەی کە لە پرۆسی سیاسی نەکشاوەتەوە لە پرۆسی سیاسیدا قسەی خۆی دەبێت ڕاستە لە پەرلەمان کشاوەتەوە بەشداری حکوومەت ناکات بەڵام لەناو پرۆسی سیاسی قسەی خۆی دەبێت و کاریگەریشی هەیە ئەمە ئەگەر سید موقتەدا لە پرۆسی سیاسی نەکشێتەوە بە دڵنیاییەوە ناشهێڵێت چارچێوەی هەنجی یان حکوومەتێک دژی ئەو دروست ببێ حکوومەتێک دروست ببێ کە بە کەیفی خۆی بتوانێت 3 ساڵ 4 ساڵ بەردەوام بێ سید موقتەداش لە ماڵەدانیش ئەمە وە یعنی شتێکە کە زۆر خەیاڵیە بەتایبەت زمینەی دژایەتیکردن یان زمینەی بابڵین هێنانە سەر شەقامی خەڵک دژی ئەم حکوومەتە لەبارە خزمەتگوزاری نییە ئاو نییە کارەبان نییە بەتاڵە و بێکاری زۆرە ئەمە وا دەکات کە زمینەی هاندانی خەڵک یان هێنانە سەرجادە شەقام خەڵک زۆر ئاسان بێن لەلایەن سید موقتەدا سەدرەوە ئەگەر چارچەوەی هەماهەنگی وەکو باسم کرد گەشتنەوە قەناعەتی کە ئەم حکوومەتە پێک نەهێنن بەڵام ئەم حکوومەتەی کازمی بەردەوام بێت بۆ 6 مانگ تا و کاتێک کە زمینە لەبار دەبێت بۆ هەڵبژاردنێکی تری پێشوەخت ئەویش گرفتی خۆی هەیە گرفتەکەی ئەوەیە ئایا محکمە ئیتیحادی کاتێک کە نەتایجی انتخاباتی قبول کردو یەک لە ڕاستپاردەکانی بۆ پەرلەمانەوەیە کە یاسای هەڵبژاردنەکان بگۆڕن ئایا یاسای هەڵبژاردنەکان بگۆڕن بەبێ سەدر جارێکی دیکە لەناو پەرلەمان سەدر قبوڵیەتی چونکە بیرمان نەچێ ئەم یاسایە وەختی خۆی سەدرەکان هێنان و ئەوان پشتیوانیان لێ کرد وەکو بڵێ کاڵایەک بوو بە باڵای ئەوان دوورە ئایا بەبێ ئامادەبوونی ئەوان لە پەرلەمان حەلبوسیش دەچێتە ناو ئەو گەمەیەوە کە بەبێ سەدرەکان ئەم یاسایە بگۆڕە خۆ ئەگەر حەلبوسی نەچێتە ئەم یاریەوە لەوانەیە چارچەوەی هەماهەنگی هەوڵی لابردنی بدەن لە سەرۆکایەتی پەرلەمان یعنی دۆخێکی زۆر نادیار و زۆر ئاڵۆز لەم چەند ڕۆژەی داهاتوودا چاوەڕێی عێراق دەکات کە هەمومان بە حەزەرەوە بەڕاستی متابعی ئەوە دەکەین کە لە بەغدا ڕوودێت باشە سەبارەت بە وڵاتانی کەندا و هەروەها ئەمریکا دەزانین کە باس لەوە دەکات ئەو هێزەکانی ئەمریکا کشاونێتەوە کاوەندە زۆردان لە کاروباری سیاسی عێراقدا ناکەن بەڵام ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ ئەمریکا چ دەزۆردانێک لەم پرۆسە سیاسی عێراقدا دەکات وڵاتانی کەندا و چڕۆڵێکیان هەبێ بۆ یەکلایکردنەوەی ئەم ڕەوشە و چقبەستوویە سیاسی کە لە عێراقدا بوونی هەیە بەداخەوە لەبەرەوەی عێراق با بڵین تا ئێستاش خاوەنی ئەو سیادە بە قووەتە نیە نەهێڵێ کەس دەسوەردان لە بارودۆخی یان با بڵین کاروباری ناوخۆی عێراقدا بکات عێراق فەزایەکی کراوەیە بۆ هەموو وڵاتانی دەوروبەر بۆ وڵاتانی عەرەبی و بۆ وڵاتانی دەولیش بۆ دەستێوەردان چ بە ڕاستەوخۆ چ بە ناڕاستەوخۆ بۆیە من پێم وایە نا بە پێچەوانەوە ئەمریکا هەم چاودێری زۆر وردی وەزعەکە دەکاتەوە هەم کاریگەریشی لەسەرەوە دەبێت کە لە داهاتوودا ڕوودەدا چ ئەمریکیەکان چ ئێرانیەکان چ تەنانەت وڵاتانی کەندا و پێیان ینی لە عێراق نەکشاونەتەوە و تەداخل دەکەن بە تایبەتی بە ناڕاستەخۆ لە ڕێکدانەوە کە دۆستی خۆیانن
من پێم وایە ئەمریکیەکان دەیانەوێ لە عێراق حکوومەتێک دروست ببێم حکوومەتە لانی کەم لە ئێرانیەکان نزیک نەبێ کە ئێستا ئەم چانسیان کەمە چکگەر ئێستا حکوومەت دروست بێ حکوومەتەکە هی ئیتاڵی تەنسیقی دەبێت حکوومەتی ئیتاڵی تەنسیقی بە پێچەوانەوە لە ئێرانیەکان نزیکە بەڵام بەشێک لە سەرکردی عێراقیەکانیش تقریبن گەیشتنەوە قەنەعاتی کە دەبێ تەوازونێک لە بینی ئێرانیەکان و ئەمریکاکاندا ڕابگرن لە پێناو بەرژەوەندی عێراق لە پێناو بەرژەوەندی خۆیان چکە با بڵین ساغبوونەوە بەلایەکدا لەوانەیە باجەکەی قورستر بێ لەوەی کە ئەگەر بتوانن تەوازۆن ڕابگرن وێ بە دڵنیایی وڵاتانی کەندا و ئەمریکا ئێران هەموو ئەوانە کاریگەریان لەسەر ئەوە هەد دەبێت کە لە داهاتوودا لە عێراق ڕوودا باشە کاکشتوان پێشتر بەڕێز عەلی سیستانی کێکێکە لە کەسایەتە دیارەکانی عێراق و هەروە لە نێو شیعەکانیشدا کە زۆر کاریگەری هەیە قسەکانی باسی لەوە کردبوو کە ئەو کەسەی کە پۆستی سەرۆکوەزیرانی عێراق وەردەگرێت دەبێت کەسێک بێت پێشتر پۆستێکی سیادی و وزاری لە نێو حکوومەتدا وەرنەگرتە بێت ئەم قسەی و ئەم لێدوانانەی بەڕێز عەلی سیستانی تاشەن بە هەند وەردەگیرێت لەلایەن چوارچێوەی هەمانگیەوە بۆ دەستنیشانکردنی ئەو کاندیدەی کە پێشتر ئەو پۆستە سیاسی و حکومی و ئیداریان نەبوو بێت لە نێو عێراقدا کەسی وا هەیە لە نێو عێراقدا کە بە دوور بێت لەم بابەتانە و یان سیستانی بە هەڵبژاردەیەکی گونجاوی دابنێ بۆ یە قسێکی لەم بابەتە بکە لە 2014ەوە مرجعیەتی باڵا تایبەتیش سەید عەلی سیستانی لە بابڵی مەسەلە سیاسیەکان دوورکەوتوتەوە کەم تەدەخل دەکات و ماوەیەکی زۆرە تەنانەت زۆر داواشیان لێکرد تەدەخل ناکات و دوجار بڕیاری هەڵبژاردننی پێشوەخت ئەوە بوو کە سەید عەلی سیستانی مەرجعی باڵا تەدەخلی کرد کە داوای هەڵبژاردننی پێشوەخت یعنی بەڕای من لە کاتی زۆر حساسدا نەبێ وەکە نەگاتە زۆر خەتەرێکی گەورە مەرجعیەت تەدەخل ناکە و مەسلەی هەڵبژاردننی کەسێکی دیاریکرا و تەسەور ناکەم مەرجعیەتی باڵا کەسێکی دیاریکرا و دابنێ یان پشتیوانی کەسێکی دیاریکراکە بەڵام دەکرێت وەکو مواسەفات یان وەکو ئەو با بڵین خاڵانەی کە دەبێت لە سەرۆکوەزیرانی داهاتوودا هەبێ هەندێک قسەی هەبێت تا ئێستا ڕوون نییە ئایا بەڕێز عەلی سیستانی خودی خۆی یان مەکتەبەکەی بە ڕاستەوخۆ قسەیان لەسەرەوە کرد بۆ سەرۆکوەزیران بەڵام من پێم وایە ئەگەر لە ڕۆژانی داهاتوودا کێشەکە زۆر مەترسیدار بێت لە نێوان لایەنگرانی سەید موختار سەدر لەلایەن ئیتاڵی تەنسیقی بگاتەوەی کە عێراق بە گشتی زەرەر بکە یان بە تایبەتی ناوماڵی شیعە تووشی مەترسی ببێت ئەو کاتە سەید عەلی سیستانی لەوانێت تەدەخل بکات بەڵام قسەکەی طبعاً کاریگەری دەبێت هەر قسەیەک بکات دوجار هەموو لایەک پێوە پابەند دەبن یعنی ئەگەر ئەو کەسێک دیاری بکە یان ئاماژە بێ بۆ کەسێک بە دڵنیاییەوە کەسە دەبێتە سەرۆکوەزیران و هەموو لایەکیش پێوە پابەند دەبن باشە بە درێژایی مێژووی عێراق دەزانین مەیدانێک بووە بۆ یەک لایکردنەوەی هەم کێشە نێودەوڵەتیەکان هەم کێشە هەرێمی و ئەقلیمیەکان کە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەگەڵ ئەو کێشە ناوخۆیانی کە خۆی بە بەردەوامی هەیە بووە بەڵام لە مێژووی عێراقدا چەقبەستووی سیاسی لەم جۆرەی بەخۆوە بینیوە یەکەم با بڵین لە دوای 2023ەوە بە تایبەتی لە دوای 2023 و 2005ەوە تشکیلکردنی حکوومەتی عێراقی لە دوای هەڵبژاردنەکان دواکەوتووە بەڵام هیچ جارێک وەکو ئەم جارە نەبووە و ئەم جارە بە تایبەتی کشانەوەی سەید موختار سەدر لە پەرلەمان دۆخەکەی یەکجاری ئالۆز کردوە تووشی چەقبەستووی بووە ئێستا وەکو باسم کردو ئەگەر هەیە یانەوە تا ئیتاڵی تەنسیقی ئەم مجازەفەیە گەورەیە دەکات بەبێ سەدر حکوومەت پێک دێنێ یان ناتوانێت پێکی بێنێ یعنی چەقبەستوویەکە کە لە ڕاستیدا دەکرێت بڵین لە مێژووی عێراقدا لانی کەم لە مێژووی نزیکی عێراقدا وێنەی نەبووە بۆیش لە ڕاستیدا بەشێک لە سەرکردە عێراقیەکان پێیان وایە کە دەرچوون لەم دۆخە قوربانیدانێکی زۆری دەبێت و ئاسان نییە و مەترسی گەورە لەسەر کۆی پرۆسی سیاسی لە عێراق دۆ بە تایبەتی لەسەر ناوماڵی شیعە چونکە لە با بڵین لە دێر زەمانەوە فرسەتی وە بۆ شیعە لە عێراق دروست نەبووە کە حکم بەدەستی ئەوانەوە بێ و ئێستا خەریکە ململانەی ناوخۆیان ئەم فرسەتە گەورەیان لەدەست دەدا زۆر باش سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت فعلەن لە مێژووی عێراقدا لانی کەم لە مێژووی نزیکی عێراقدا چەقبەستووی سیاسی وا لەو شێوەیە لە ناو هێزە سیاسی عێراقیەکاندا نەبووە بەڵێ بەڕێز شیروان میرزا کە بە ڕێزیانەندامی خولی پێشوو بوون لە ئەنجومەی نوێنەرانی عێراق
ڕاستەوخۆ لە ڕانیەوە بەڕێگی سکایپ میوانی من بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونیت.